ئەمە vê pirsê zêdetir gotûbêj bikin bi mêvandariya Rêzdar Cemîl Ebûbekir rêveberê giştî bankên pisporiyên Herêma Kurdistanê. Kak Cemîl dem baş û spas bû amadebûna we. Hûn weke rêveberiya giştiya bankên pisporiya Herêma Kurdistanê geştine çi qonax de amadekirina vê raporta li ser vegerandina pêşîneyan û pêşniyazên we. کاتتان باش زۆر سپاس کاک ئەحمەد وەڵای ئێمە ئامادەکاریمان کردووە بۆ گەڕانەوەی قەرزەکان کە لە وەکو جەناوت باس کرد لە 2009 تا 2013 درا بە هاوڵاتیان کە چەند جۆرە قەرزێک بوو قەرزی نیشتەجێبوون بوو قەرزی پیشەسازی بوو قەرزی زراعی بوو قەرزی خانوبەرە بوو و گەشت و گوزاریش بوو تقریبا ئەو پارەی کە ئێمە داوەمەتە هاوڵاتی زیاتر لە 4 تریلیۆن دینار بووە ئەوەی گەڕاوەتەوە پێش ئەو وەزع کەم دەگەڕێتەوە لە فەرمانبەرنا ئەوانی تر نزیکەی 2 تریلیۆن گەڕاوەتەوە 2 تریلیۆن چەند ملیارێک ماوە لای هاوڵاتیان بۆ ئەمە بەستا ئێمە چەند جارێک نووسراومان کردووە لە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لە ڕێگەی وەزارەتی دارایی و ئابووری بۆ ئەوەی پێشنیارمان کردووە کە لێخۆشبوون بکرێ بۆ هاوڵاتیان بۆ ئەوەی ئاسانکاریان بۆ بکرێ بۆ گەڕانەوەی قەرزەکان و لێخۆشبوونیش بکرد لەسەر ئەو قەرزەی کە کەوتە سەریان کەلەکە بۆ ئەو غەرامەی کە لە سەریانە بۆ ئەمە بەستا ئێمە لە ڕۆژی سێشەمە بە ئامادەبوونی جەنابی وەزیری دارایی و ئابووری و بەشێک لە بەڕێوەبەرەکان لەبەرەوەی نەمانتوانی هەموو بەڕێوەبەرەکان 28 بانقا 28 بانق زەحمەتە بۆ ئێمە کۆیانکەینەوە 6 بەڕێوەبەراتی لەناو بەڕێوەبەراتی گشتی و ئەوانەی کە لە هەولێرن کۆماکردنەوە لەگەڵ جەنابی وەزیر چەند پێشنیارێکمان ئامادە کردووە بۆ گەڕانەوەی قەرزەکان ئەو لەوێ درراوەتەوە قەرزی خانوبەرە لەبەر ئەوەی بەشی زۆری پارەی کە دراوەتە هاوڵاتی قەرزی خانوبەرەیە و ئاسانکاریش زیاتر بۆ قەرزی خانوبەرە و قەرزی نیشتەجێبوون دەکرێت باشە di pêşniyazên we de hatiye çend daşkandin bêtekirin bû vegerandina wî pereyê we behes kiriye ئەمە باس کردیە بەس ئەوە دەبینێتەوە لە بۆ بڕیاری ئەنجومەنی وەزیران بەس وەکو پێشتر متەبع بووە 115 داشکاندن کرایە بۆ لێخۆشبوون و لە غەرامەکانیش لێخۆشبوون بکرێ بۆ هاوڵاتی کاک جەمیل ئەوە بۆ هەموو کارتان بۆ هەموو بەشێن و پێشینە وەرگرتنی یان بەش بۆ خانوبەرە و ئاواییسازیە نەخێر بۆ هەمووی نییە بۆ هەمووی ئەوانی تر ئەنجومەنی وەزیران هێشتان من حەزم نەدەکرد ئەو چاوپێکوتنم بکەم بەس ڕاگەیاندنەکان دیارە حەزیان لێبوو چاوی خەڵک لەسەر ئەوەیە بزانن وەڵامی ئێوە زانیاری زیاتر بزانن سپاس بۆ ئامادەبوون جەمیل بە تەئکید لە خزمەتامە ئەوەی ئێمە بە تەمایل دیکەین پێشنیاری ئێمە ڕێی ئێمە و ڕێی وەزارەت وایە لێخۆشبوون لە هاوڵاتی ببێ قەرزی پیشەسازی و قەرزی کشت و کاڵی و گەشت و گوزاری ئەوانە بۆ ئیستثمار کردوانە بەعزێکی احتیمالە لێخۆشبوونەکان بەس غەرامەکە ئەویان بەجددی نازانم بڕیاری ئەنجومەنی وەزیرانی دێ بەس ئێمە تەئکید دەکەینەوە بۆ هاوڵاتی کە قەرزی خانوبەرەی لەسەرا لێخۆشبوون 115 بکرێت ئەو ئەگەر بکرێت زیاتریش بێ ئەگەر بە قسەی ئێمە بێ و ئەنجومەن ڕازی بێن بڕیارەکان ئەنجومەن دەیدا ئەوان باشتر زان بەرژەوەندی گشتی لە چیان باشە ڕێزدار جەمیل ئێستا گەڕانەوەی ئەو قەرزانە لە چه ئاستێک دێ لەلایەن هاوڵاتیانەوە گەڕانەوە هەیە هاوڵاتی ئامادەیە قەرزەکە بژێرتەوە تۆ ئێستاش بەڵێ گەڕانەوە بەرداوامی هەیە بە تایبەتی لە ئەوەی پیشەسازی و زراعی و گەشتیاری بەس ئەوەی هاوڵاتی بە بڕیار ڕاجیراوە لەبەر ئەوەی وەزعی دارایی هەرێم لە 2014ەوە تا ئێستا زۆر جێگیر نییە و بۆ هاوڵاتی بۆ ئەوەی زەختی نەکەوتە سەر فەرمانبەر ئێمە ڕامانگرت و ئەو قەرزانەی سەر هاوڵاتی و فەرمانبەران بە دەرەجەیە بەێ سەبارەت بە پرسێکی دیکە کاک جەمیل سەبارەت بە دامەزراندنی بانکی نیشتیمان کە چەند ڕۆژ پێش ئێوە و وەزارەتی دارایی بە کوبوونەوەتان هەبوو لەگەڵ بانکی ناوەندی عێراق شاندێکی هاتوبوونە هەولێر گەیشتن بە چی ئەنجامی چی بوو کەی ئەو بانکە دادەمەزرێتن ئەو بانقە بەڕاستی من زۆر ئاگام لێ نیە لەبەر لیژنەیەکی بۆ دانراوە ئەم لەو لیژنەیە نیم بەس ئەوەی ئەم بزانم هەنگاوەکانی باش هەنگاوی زۆر باشی بڕیوە بۆ ئەوەی ئەو بانقە ببێ بە بانقێک و جێگەی بانقی مرکزی بگرێتەوە لە کوردستان
دووبارە پێشینە بە هاوڵاتیان دەدرێتەوە لە ڕێی ئەو بانکەوە خەڵک چاوی لەوەیە بزانێ کەی دەکرێتەوە لە چ قۆناغدا ئێستا ئەو بانکە چ پێشینەیەک دەدرێتن. جارێ بەرنامەی ئەوەمان نییە بەڕاستی پێشینە بدەن لەبەر ئەوەی وەکو جناویشتان هەموو ئاگادارن ئێستا موچە و پارە هەموو گەڕاوەتەوە لای حکوومەتی فیدرال و ئەو کاتێ ئێمە لەگەر حکوومەتی فیدرال تەواو ڕێککەوتین لەسەر بە شێوەیەکی گشتی تەسبیت بوو مۆزۆی موچە و ئەوانە کۆتایی پێبێ ئەو کێشانەی کە هەمانە تا ئێستا مە لەگەڵ بەغدا بەس نەگەیشتە کێشەکەمان کۆتایی نهاتووە لەبەرەوە جارێ نازانم بەڕاستی. گەلێک سپاس ڕێزدار جەمیل ئەبوبەکر ڕێڤەبەرێکی گشتەی بانکên پسپووریên Herêma Kurdistanê ji hewlêrê li gel me bûy dem baş.